بسم الله الرحمن الرحيم. اللهم يا ربنا لك الحمد حمدا كثيرا طيبا مباركا فيه. اللهم يا ربنا لك الحمد ملء السماوات وملء الأرض وملء ما بينهما وملء ما شئت من شيء بعد. اللهم يا ربنا لا نحصي ثناء عليك أنت كما أثنيت على نفسك، فلك الحمد حتى ترضى ولك الحمد إذا رضيت ولك العتبى بعد الرضا. اللهم فصل وسلم وبارك على أشرف خلقك محمد عبدك ورسولك وعلى آله وأصحابه وأمته إلى يوم الدين. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. اللهم آمين. برایان خوشکان نوێژخوێنانی مزگەوتی حاجی سەرداری ڕەباتی لە شەوی 27 ڕەمەزانی ساڵی 1445 کۆچی. السلام علیکم ورحمة الله وبركاته. داواکارم لە پەروەردگارمان لە ذاتی ئەڵڵا بە ڕەحمەتی خۆی بە فەزلی خۆی بە کەرەمی خۆی ڕووی ڕەحمەتمان تێکا لەم شەوە پڕخێر و بەرەکەتەیە. پەروەردگارە بە ئەهلی ئیمان، بە ئەهلی تەقوا، بە ئەهلی ئیحسان قبوڵمان بکەیت، دڵەکانمان پڕ نور بکەیت. یا ڕەبی چۆن لەم مزگەوتەیە لەم شەو مبارەکەیە و ئاوا کۆ کردوتەوە، یا ڕەبی خوایە لە فیردەوسی ئەعلاشە لە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم و پێغەمبەرانی تردا ببینینی خۆت شادمان کەی یا رب العالمین. برایان خوشکان، ڕێڕەوی مرۆڤایەتی و ئەو ڕێچکەی کە پیا هاتووە و ئیستا گەیشتێتێ و ئەوەی کە لە داهاتوویە چاوەڕێیە کات، بەڕاستی جێی وەستانە. پیاوی عاقڵ، پیاوی حەکیم، پیاوی دانا بێ بیری لە خۆی کاتەوە من کێم، من چیەکەم بەسەر ئەستێرەیەکەوە لەم کەونە پانتایی گەورەیە، ئەم ئاسمانانەی نە ئەوەڵی دیارە نە ئەخیری دیارە، منێک جا نایی خۆ بخەرە مێشکتەوە کوڕی فڵان کەسێک لەم سەردەمەیە لەم سەر ئەرزە هەڵتۆقیوم، بۆچی لەم سەردەمەیەمەوە بۆ 1000 ساڵ لەمەوە پێش نەبووم، ئەوە بۆ کوردمەوە بۆ عەرەب نەبووم، ئەوە بۆ نێرم بۆ مێ نەبووم، ئەوە بۆ کوڕی فڵانم بۆ کوڕی ئەوی تر نەبووم، بۆ قژ ڕەشم بۆ قژ زەرد نەبووم، بۆ زمانەکەم وایە بۆ ئەوی تر وایە. ئەم هەموو تایبەتمەندی کە ئەڵڵا بە من و تۆی بەخشیوە تایبەت بە خۆمان لەم سەردەمەیە، حیکمەت لێی چییە؟ ئەم دەموچاوانە بۆ هیچی لە یەک ناچن، ئەو خەڵکە بۆ هەر یەکە و بە نەوعێ بیرەکاتەوە. هەر ئێمە هەین لەم گەردونەیە، ئێمە هەموو ئەستێرەی تر ئەوە جاران شتیان نەئەزانی، سا سەیرەکەین بە ملیارات ئەستێرە و تا لە ئاسمانە بە تەلسکۆپ ئەیان بینن لیان وردە بنەوە. ئەم هەموو تۆپەڵە ئاگرەی کە وەکو خۆرە، ئەم هەموو تاشە بەردەی کە وەکو زەویە، ئەمانە چی لەسەر ئەژی؟ کێ دروستی کردووە؟ حکمت لە بوونیان چییە؟ اینجا کە زۆر هیلاک بووی بگەڕێرەوە بۆ ئاەتەکەی قورئان کە خوای گەورە فەرمێت: ئەفەحەسیبتم ئەنەما خەلەقناکم عەبەثا وأنكم إلينا لا ترجعون. وخەڵکی نەوازانن بۆ گاڵتە و گەب ئێوەم دروست کردووە، وازانە وەکو قاچ قەڵتۆقیون و ساحێبتان نییە، وازانن ناگەڕێنەوە لام، نابێ بیرێ بکەنەوە کاکە تۆ کێ خاوەنی تۆیە؟ ئەیسا من بڵێم ئەم مایکرۆفۆنە ئەم شتێک کە لێرە مایکەی کردایان ناوە بۆ من، هەر بڵێم ئەوە لە خۆیەوە دروست بووە دەڵێن دەگوێی لێ مەگرن کاکەەوە تاو نییە، ئەقلی تاو نییە. بڵێم سەعاتەکەی دەستم لە خۆیەوە دروست بووە، کێ ئامادەیە گوێم لێ بگرێ؟ بەڵام بابای کافر ئەوێ بڵێ ئەم کەون و کائیناتە، ئەم هەموو بوونەوەرە، ئەم هەموو مەخلوقاتە، بڵێ وەڵا هەر لە خۆیەوە بە سوتفە هەڵتۆقی، وەمەش بڵێن وەڵا قوربان جەنابەی ڕاستە فەرموویت و جەنابە عالمی ئەهلی عیلمی ڕاستە فەرمووە قوربان. بۆیە لە بابای بێ ئیمان بێ ئەقڵتر نییە. خوای گەورە لە قورئانە بە لەفزێکی زۆر ناشرین بۆ فیانەکە فەرمێ هومەرکوم کەلئەنعامی بەل هوم ئەضەل. ئەمانە وەکو ئاژەڵوان بەڵکو گومڕاترن، لە ئاژەڵیش گومڕاترن. وەرە ئافەرم کابرا خوای خۆت نەناسی،
خوڵقێنەری خۆت نەناسیت حکمت لە بوونی خۆت لەم سەرزەویە تێ نەگەیت نەزانی تۆ بۆ هەیت بۆ هاتوویتە ئێرە بەرەو کوێ ئەڕۆیت جا برایان و خوشکان با بە پەلە بە سەریعیەک وەکو ڕۆژمێرێکی مرۆڤایەتیتان بۆ بخوێنمەوە ئەوەی کە قورئان بۆ ئێمەی باس کردووە ئەو پەروەردگاری کاڵە ئێوەم بۆ گاڵتە و گەب دروست نەکردووە با بزانین ئێمەی بۆچی دروست کردووە ڕاستە خوای گەورە فەرمێ ئینس و جنم لەبەر هیچ دروست نەکردووە ئیلا لیعبودون ئیلا بۆ نەبێ عیبادەتی من کەن بەڵام من ئەوێ بە عام سەیری ڕێڕەی مرۆڤایەتی بکەین ئێمە لە شوێنێک هاژین پێوترێ زەوی جورمێکە خوای گەورە دروستی کردووە لە ئاسمانە پێوترێ زەوی بە ملیارات ئەستێرەی کە لە دەورمانە ناچمە ناو باسیەوە گەورەترین تەلەسکۆپ کە هەڵیاندا بوو بۆ ئاسمان و لە ئاسمان وردەبەوە پیانەوت هابڵ تا ساڵی 2020 دانەیەکی کەیان هەڵاوە 1000 ئەوەندەی هابڵ گەورەترە پێوتێ جێمس ویب 1000 ئەوەندەی هابڵ ڕەسمەکانی بە دیقەتتر و گەورەترە ڕەسمی ئەستێرەی بۆ ناردووینەتەوە لە ئاسمانەوە کە تەمەنی زیاتر لە 13 ملیار و 500 ملیۆن ساڵە 13 ملیار و 500 ملیۆن ساڵە تیشکی ئەو ئەستێرانە بەڕێوەیە تازە ئێمە تیشکەکانیمان وەرگرتووە تیشکیش سورعەتەکەی چەندەیە لە 1 سانیەیە 300,000 کیلۆمەترە ئەمە گەنجەکان کە لە مەکتەبە خوێنن باش لەمە تێگەن لەوانەیە خەڵکێکی کە جوان لەمە تێنا تیشک بە خێرایی 300,000 کیلۆمەتر بڕوا 13 ملیار ساڵ بێ بەڕێوە بێ تازە گەیشتۆتە چاوی من و تۆ ئەبێم ئاسمانە ئەوەڵی لەکوێ بێ ئەخیری لەکوێ بێ ئەی حدودەکەی ئەی سنوورەکەی اینجا لە دوای ئەوە وەرە بی لەوە کەرەوە ئەی ئەو خوای کە ئەمەی دروست کردووە ئەبێ ئەوە چه عەزیمێ بێ ئەبێ ئەمە چه گەورەیە بێ ئەمە چه دەسەڵاتێکی هەبێ باش ئێمە واز لەوانە دێنین بەس باسی خۆمانەکەین ئەم جورمەی کە ئێمە لەسەری ئەژین ئەوەی کە زانا مادیەکان ئەوانە ناکە باوەڕیان بە دینۆمانە ئەوانی کە خەریکی مادیاتن عالمی جیۆلۆجین لە زەویە کۆڵەوە ئەڵەن تەمەنی زەوی زیاتر لە 4 ملیار ساڵە هەر بە تەحدید ئەڵەن 4 ملیار و 260 ملیۆن ساڵ لەمەوە پێش ئەم زەویەی ئێمە دروست بووە جا چەند ڕازەکەن چەندیان پێکاوە بەڵام کۆن ئەم زەویە اینجا تقریبا ئەڵەن ملیارێ ساڵە زیندەوەر لەسەر زەویا دروست بووە یعنی 1000 ملیۆن ساڵە زیندەوەریش لە چیەوە دەستی پێ کردووە یەکەم جار لە قەوزەوە لە بنی دەریاکانە ئەم قەوزەیە وردە ڕۆکی پێیابوو داباکە پێیابوو لە دەوری 500 ملیۆن ساڵ لەمەوە پێشە لەن دابا و داجان لە بنی دەریا و لەسەر وشکایی و ئەمانە وردە پێیابووە لە سەردەمێکە کە پێوتری ئینفیجاری کامبری کتوپڕ سەر زەوی پڕە بێ لە گیاندار هەر زۆر لایەن عەجیبە هەر ئەو ئینفیجاری کە ئەڵێش داباکان وردە تەتەوریان کردووە چونکە سەیرەکەن پێش ئەمە هیچ گیاندارێ لەسەر زەوی نیە بەڵام کتوپڕ هەموو سەر زەوی پڕە بێ لە گیاندار ئاسارەواتی هەموو گیاندارەکان لەسەر زەویە دۆزرێتەوە باش ئەمە چەند 500 ملیۆن ساڵ ئەمە لە مەکتەبەی خوێنین کاکە ئەمە بە عیلم پێمان ئەڵێن لەم کاتەوە دابا و داجانی عەجیب و غەریب دێباسەکەن دەیناسۆرات هەبوو ئێسقانەکانیانە دۆزینەوە 100 مەتر درێژ بووە و 30 مەتر بە ئاسمانە بەرز بووە و ئێسقانی پڵنگە دۆزنەوەی کوێن هەر دانەکانی بە قەیشم شێرێ درێژ بووە و فیلی کۆن و شێری کۆن و ئەمان حوتی ناو دەریا و ئەنواع مەخلوقات مەگەر ئەڵڵا خۆیە زانێ هەر خۆیە زانێ چی دروست کردووە تاکتاکەیەکی ماوە زۆریشی نەماوە تا گەیشتەکەی کۆتاییەکەی بنکڕەکەی لە دەوروبەری چەند هەزار ساڵێک لەمەوە پێشە ئەمەی کە پێوتێ مرۆڤ و مرۆڤی عاقڵ لەسەر زەویا سەری هەڵداوە چەند هەزار ساڵێک لەمەوە پێش بۆمان دیاری نەکراوە قورئانە فەرمێ ئێوە لە یەک کەس دروست بوون کە نێرینەیە کە ناوی ئادەمە ژنەکەیشیمان لە خۆی دروست کردووە ئەم هەموو مرۆڤە لەو تاکە کەسە کەوتۆتەوە لە مەکتەب پیانەوتین ڕەسمی هەنگە مەیمونیان بۆ کردبوون بە دوای یەکانەوە باو باپیرانی مرۆڤ ئاوا بۆ وردە تەتەوری کردووە بۆ بەم ئینسانە
الحەمدولله هەمووی بە درۆ خرایەوە ئەمڕۆ ئەو دکتۆرانەی کە عیلمی جینات ئەخوێنن کە بە تەواوەتی خاریتەیەکیان بۆ هەموو جیناتی مرۆڤایەتی دروست کردووە هەر هەمیان لەسەرەوە کۆکن کە ئەڵێن هەرچی مرۆڤێک ئەمڕۆ لەسەر ئەرزایەچێتەوە سەر یەک نێرینە سەر یەک نێرینە نێر ئێکس وایە مێ ئێکس ئێکسە هەمووتان نەزانن کڕۆمۆسۆمەکانی ئەوان شوێن ئێکسەکان ناکەون چونکە ئافرەت دوو ئێکسیە و پیاویش ئێکسێکی هەیە نە شوێن وایە کاکەون یعنی نێر بە دوای نێرە کێ کوڕی کێ کوڕکێ لە باوانەوە بۆیە چن ئاوا زووترە گەنە نەتیجە هەموو لێکۆڵینەوەکانیان کە لە مختەبەرا کردویانە ئەمانە خەڵکی موسڵمان نین هەمووی مەسیحی و جوولەکە و بێدین و ئەلمانی و ئەمانە ئەمەیان کردووە هەموو گەیشتوێتە ئەو نەتیجەی کە هەموو ئەوەی ئەمڕۆ پێوترێ ئینسانی عاقڵ لەسەر زەوی لە یەک نێرینەوە دروست بووە پێڵێن ئادەم باش ئادەم نەوەیەکی زۆری لێکەوتەوە سەرزەوی پڕ بوو لە مرۆڤایەتی تاوای لێهات قەرەباڵغێکی زۆر لەسەر زەویا دروست بوو خوای تەبارەک وەتەعالا پێغەمبەری بۆ ناردن بە ناوی نوحەوە ئەم پێغەمبەرە سەلامی خوای لێبێت زۆر لەگەڵیانە خەریب و کەوتی ئێوە کەوتونەتە بتپەرستی خوای ئێمە خوای عەرز و عاسمانە ئێوە یەکەم قەومن بتپەرستێتیەکەن لەسەر ئەرزا تەمەنیان ئەو کاتە ئێجگار زۆر بوو زۆر لەگەڵیانە خەریب بوو عۆمرێکی دوور و درێژ ژنەکەی خۆی باوەڕی پێ نەکرد کوڕەکەی خۆی باوەڕی پێ نەکرد دوای کردوتی خوای ڕەبی لا تەذەر عەلە الأرض من الكافرین دەیارە پەروەردگارە کافر لەسەر زەویان نەهێڵی خوای گەورە تۆفانێکی نارد ئەم سەرزەویە بەس نوح و چەند نەفەرێک لە نەوەکانی نوح و ئەولای نوحی تیا ڕزگار بوو ئاثاری ئەو لافاوەش تەنانەت لە ئەشکەوتەکانی کوردستانیشان لە ئەشکەوتی شانە دەریش کاتێک کە ئێفقانی هەنگە مرۆڤی کۆنیان دەرێناوە ئاثار و قوڕولیتی ئەو لافاوەش هێشتا هەرماوە لەناو هەموو میلەتەکانیشە باسی ئەو ڕووداوە گەورەیە کراوە باش سەر لە نوێ ئەم جەماعەتی ناو پاپۆڕە لە سفرەوە مرۆڤایەتی دەستی پێکردەوە ئەوە ئەمڕۆوە 7 ملیارمان تێپەڕان 7 ملیار ئینسان قەرەباڵغێکی زۆر لەم سەر ئەرزە دروست بووە گەیشتین بەم ڕۆژە ئەی دوای ئێرە چیمان بەسەردێ ئەی مرۆڤایەتی بەرەو کوێوە ئەڕوا گوڵە جوانەکانم جوامزانن ئەم دینەی ئێمە هیچ ورد و درشتێکی نەبواردووە هەمووی بۆ باس کردوین هەموو بۆ ڕوون کردوینەتەوە هیچ شتێکی نەپەڕاندووە بۆیە ئەو خەڵکە بۆی شوێنکەوتوانی ئەم دینە گومڕا نەبن پێغەمبەری ئێمە محەممەد عەلەیهی السەلات وەسەلام گیانم بە قوربانی بێ هەرچی ئەوەی بەسەر میلەتەکەی دێ پێی وتوین و ئاگاداری کردوینەتەوە ئەڵێ ڕۆژگارتان بەم ڕۆژگارە ئەگا چاوەڕێ بن ئەمەتان دەپێشە منش حەز دەکەم ئالێرەیە بە کورتیەک ئەوە باسمان کرد چۆن هاتوین دین چۆنمان بۆ باز دەکا و چۆن گەیشتوینەتە ئێرە با لەمە دوا باسکەین زانی ئەی لەم دوا چیمان بەسەر دێ ئەوان من بە عام قسە ئەکەم بە عام گرۆی مرۆڤایەتی بەرەو چی ئەڕوا بەرەو کوێ ئەڕوا خۆشەویستەکانم 1400 ساڵ لەمەوە پێش پێغەمبەری خوا صلی الله علیه و 440 ساڵ 45 دانە ساڵ لەمەوە پێش ئەم فەرمودانەی فەرمووە کۆمەڵێک نیشانەی پێداوین 1 2 3 4 10 20 ئەفەرموێ قیامەت هەڵاسێ تام شتانە ڕوونادا یەکەم نیشانەیانە فەرموێ مردنی منە لە مردنی منەوە حسابی کرد نیشانەکانی قیامەت دەست پێگا ئەفەرمێەوە ئاخیری ئومەتەکانن لە دوای ئەوە ئومەتی تر نایە من ئەخیری پێغەمبەرەکانم لە دوای من پێغەمبەری تر نایە 27 پێغەمبەری درۆزن دێکە ئەڵێن ئێمە پێغەمبەرین هەمویان درۆ ئەکەن بەڵام من کۆتای پێغەمبەرانم ئیتر پێغەمبەرێک نایە شتان بۆ ڕوونکاتەوە بێ من بۆ هەموو خەڵکەکە هەتا قیامەت هەوی پێویستە بۆ تا ڕوونکەمەوە بۆ یەکە کۆمەڵێ بەرچاوڕۆشنی بە ئێمە داوە ئەوەی کە لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم تا ئێرە ڕوویداوە پێغەمبەر صلی الله علیه و سلم باسی کردو منیش باسی ناکەم زۆر شتی فەرمووە زۆر شتی عەجیب ئەمە بەخدگرتنەوە نییە فاڵگرتنەوە نییە وەکو فاڵچیەک کە کۆمەڵێک قساکات دەشت دەڵێ نۆیان درۆ دەرەچوویەکێکیان ڕاست دەرەچێ حاشاکی ڕەسوول الله صلی الله علیه و سلم ئەمە وەحی خوایە ئێمەی ئومەتی محەممەد صلی الله علیه و سلم کە شایەتمانمان بەڕاستی ئەم پێغەمبەرە هێناوە ئەزانین فەرمودەکانی هیچی خۆی نەیزانیوە هەمووی جبریل فێری کردووە بە ئەمری ڕەب العالەمین باش چیمان بەسەردێ ئێمە مرۆڤایەتی بەرەو کوێ ئەڕوا
پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێت قیامەت هەڵناسێ هەتا دە نیشانەی زۆر گەورە ڕوونەدەن کەی ئەم دە نیشانەیە بوو ئیتر کۆتای مرۆڤایەتیە لەسەر زەوی کۆتای دنیایە. یعنی چی کۆتای دنیا؟ باشەکەتان بۆ ڕوونکەمەوە لە تەلەڤیزیۆنە هەنگە فلیممان پیشانەدەن لە هۆلیوودۆمانە کۆتای دنیا یعنی چی؟ هەر یەکەو بە عەقڵی خۆی لە پڕێکا ئەستێرەیەک دێ خۆی کێشێ بە زەویە لە پڕێکا بەکتریا بڵاو بێتەوە لەسەر زەویە و خەڵگە کوژێ ڤایرۆسێ خەڵگە کوژێ خەڵگەکا بە زۆمبی لە پڕێکا نادا ئەنواو ئەشکاڵ مەخلوقاتی کە لە ئاسمانەوە دێن زەوی داگیرەکەن ئەمانە نا. قورئان و ئیسلام قورئان و فەرموودەی ڕەسوول الله صلی الله علیه وسلم ئاوا ناڵێ کۆتایی دنیا ئاوا دێ. ئەی کۆتایی دنیا بەچی دێ؟ پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆمان باس کاڵێ ئەم دنیایە شوێنی مەعیشەت و ژیانی مرۆڤایەتیە پەکی ناکەوێ هەر ئەمێنێتەوە خوا ئەم دنیای ڕاگرتووە نە هەوامان لێبڕێن نە ئاومان لێبڕێن نە خواردن ژیان فەراهەمە بۆ هەموو مرۆڤایەتی حتا ڕۆژی زرمە گەورەکە. زرمە گەورەکە چییە؟ ئەوەی کە قورئان بە ئێماڵێت ئەڵێ ئەو ئاسمانم چۆن دروست کرد. جاری یەکەم خوای گەورە فەرمێ ئەوە لەم یەڕە الەذینە کەفەڕوا أن السماوات والأرض كانتا رتقا ففتقناهما وجعلنا من الماء كل شيء حي. الله كافر كان نابين جا سبحان الله قسە لەگەڵ کێکە بە ئێمە ناڵێ بە کافر ئەڵێ ئەوە لەم یەڕە الەذینە کەفەڕوا کافرەکان نابینن بەبینین. سبحان الله چونکە بە عیلمە خوا زانێ کافرەکان ئەوانی دۆزنەوە ئێمەی موسڵمان پێی نەگەیشتین ئەمە عیلمی کافرەکانە ئێمەی سا لەوان ماوەرگرتووە. ئەم ئاسمانانە و زەوی هەموو یەک پارچە بووە لە پڕ تەقانومانەتەوە کانەتا ڕەتقەن یەک شت بووە و تەقانومانەتەوە فەتقەن هەڵتۆقیوە لە یەک لەحظەیە لە لەحظەیەکی سفرە ئەم تەقینەوە گەورەوەی بووە 13 ملیار 14 ملیار ساڵ لەمە پێش ئەم ئاسمانە بەردەوام لە کشانایە هەتا ئەمڕۆ. ئەفەرمێت کۆتایی قیامەتەکەش بەچی دێنم؟ چۆن میزەڵانێ فووی تێکەیت چۆن بەڕێک ڕایەخەیت دوایی کە دەست لێ بەرا خۆی لوو لەبێتەوە. مەترەتان دیوە مەترەی کە ها وەستاکان ئیشی پێکەن مەترە فوتی پێڵێن ئەدەم چی پێ دێم فیتەی پێڵێن کە ڕایە کێشە ڕایە کێشە مسافێکی کە دەستی لێ بەرا چیەکات؟ ئەی پێچێتەوە خێرا بە پەلە ئەڕواتەوە. ئەم ئاسمانە کە خوا دروستی کردووە لە لەحظەی تەقینەوەی یەکەمیەوە جا چەند ملیۆن ساڵە چەند ملیار ساڵ لەمە پێشە بەردەوام خوا فەرمێ وەسەماء بەنەیناها بئەیدین وئینا لەموسیعون بەدەستی خۆمە و ئاسمانانەم دروست کردووە حتا بێ پانیەکەم هەرە کشێ تا گەیشتە لەحظەیەک میزەڵانەکە وەستا لەگەڵ فش بۆ ئاوا دێتەوە یەک لەگەڵ فوتەکە و بەرا یەتەوە یەک لەگەڵ فەرشەکە کە ڕاخرابوو کە دەست لێ بەردا لوو لەبێتەوە لوو لەبێتەوە وەکو یەکەم جار. ئەفەرمێ هەر ئاسمانەکان ئاوا لوو لەبێتەوە. کۆتایی زەوی لەگەڵ کۆتایی ئاسمانەکانایە کۆتایی مرۆڤایەتیش لەگەڵ کۆتایی چیایە زەوی و ئاسمانەکانایە هەتا ئەو کاتە ژیان لەسەر زەوی بەردەوامە بێ. بەڵام کە پێچایەوە یەک لەحظە هەمووی ئەبات. جا من ئەو دەنیشانە گەورەی حەزەکەم بە پەلە خێرا پیا بڕۆم ناڵە مرۆڤایەتی چی بەسەر دێ. پێغەمبەر صلی الله علیه و فەرمێ لە ئاخر زەمانە دەنیشانە ڕۆدا ئەم دەنیشانەیە ئەفەرمێ وەکو چۆن ملیۆنکەیەک یا تەزبیحێکە بچڕا پەتەکەی مرۆکان هەموو بە دوای یەکا وەکو چیەن؟ بە دوای یەکا خزێ یعنی ئەمەگە سەریع دێن یەک بە دوای یەکە ئەوەی یەکەم ببینێ لەوانەیە ئەوەی ئەخیریش ببینێت ئەوەی یەکەم ببینێ لەوانەیە ئەوەی ئەخیریشیان فریا بکەوێت تا ئەو ڕادەیە. یەکەمینیان چییە؟ یەکەم نیشانە چییە؟ ئەفەرمێ دووکەڵێکە چواردەوری هەموو زەویەگرێ. دووکەڵیش بەرهەمی چییە جەماعەت؟ لە چی دروست دەبێ؟ ناڵێ بوخار ئەفەرمێ چی؟ دووکەڵ لە چی دروست دەبێ؟ لە ئاگر. دووکەڵێکە سەرتاپای زەوی ئەگرێتەوە. ئەبێ چ دووکەڵێ بێت سەرتاپای زەوی بگرێتەوە؟ قسەکردن لەمە زۆرە. خوای گەورە ئازانێ سەبەکەی چییە؟ بەڵام زۆر احتیمال بۆ چی حرب بێ قومبەلەی زەڕی بێ بتەقێ چی بێ بەڵام خوای گەورە خۆی زانێ ئێمە قەرار نادەین. بەدوایە فەرمێ چی؟ ئەفەرمێ سێ ڕۆچوونی زۆر گەورە لەسەر زەوی ڕوئەدەن. ئەم دەنیشانەیە ئەوەیە کە شیرازەی زەوی تێگەچێ لەم نیشانانە نێ کە ڕۆژانە ڕوەدا. ئەتر ئەمە ڕوویدا ئەمڕۆ سبەی قیامەتە. بەس ئەڵێ ئاگاتان لێ بێ کە ئەمانەتان دیتر بزانە عومری بەشەریەت کۆتایی هاو. یەکەم دووکەڵەکە بوو. دووەم پێغەمبەر صلی الله علیه و سەلەم فەرمێ سێ ڕۆچوونی زۆر گەورە لەسەر زەویە ڕوئەدا.
ڕۆچوونەکان وەکو ڕۆچوونیەوە نیە دێچێ بە ناخی عەرزا مەملەکەتێ بە کامیلی ئەچێ ڕۆ ئەچێ بە ناخی عەرزا ئەفەرمێ خەسف بالمەشرق وخەسف بالمەغرب وخەسف بجەزیرەة العەرەب ڕۆچوونێ لە خۆر هەڵات ڕۆدا نەیوتۆ شوێنەکە کوێیە ڕۆچوونێ لە خۆر ئاوا نەیوتۆ شوێنەکە کوێیە ڕۆچوونێکیش لە ناو دورگەی عەرەبی دورگەی عەرەبیانی ئەم سەعودیە و وڵاتەکانی خۆمان کە والله ئەعلەم باسی ئەو ڕۆچوونەی بینی مەککە و مەدینە ئەکات لە بینی مەککە و مەدینە ڕۆچوونێک ڕۆدا جێیشێکی گەورە ڕۆ ئەچێ بە ناخی عەرزا خوا پەنامان بە دوای ئەوە دەجال دێ دەجال ئەو فیتنەیە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ لە ئادەمەوە هەتا من هیچ پێغەمبەرێ نەبوو ئومەتەکەی ئاگادار نەکاتەوە ئیدعای خوایەتێک ئەڵێ من خوام عالەمیش هەموو شوێنێکەوێ لە دوای حربێکی جیهانی گەورەوە دێت عالەم برسیە نەکبەتیە نەبوونیە قات و قڕیە دنیا کاول بووە ئەم دوو کەڵە پیسە هەموو دنیای گرتووە ئەمیش لەم کاتەیە دێ و خۆیەکا بەخوا بەسەر خەڵکەوە عالەمی شوێنێکەوێ خوا پەنامان بە ئیلاوە نەبێت کە ئیمانەکەی ئیمانێکی دامەزرایی باشوو بێ و ئەڵڵا لەوانەمان بگێڕێ کە دەجال هاو بەدوایە چی دێت دەڵان یەکەم دووکەڵەکە بوو سیانەکەش هەر یەکەیان بە یەکی حسابیکەن سێ ڕۆچوونەکە ئەمەندە گەورەن هەر یەکەی یەکێکە لە دەنیشانەکە یعنی ئەوە بە سێ ڕۆچوونەکەەوە کردە چەند نیشانە چوار دوای ئەوە چی دەجال دوای دەجال عیسا لە ئاسماندا ئەبەزێ بۆ کوشتنی دەجال ئەو پێغەمبەرە نازدارەی کە 2000 ساڵە بوختان بە دەمیەوە ئەکرێ ئەڵێن عیسا وتوتی من خوام کوڕی خوام ئەو دەجالە مەلعونەش کە دێ بەوە خەڵک هەڵە خەڵەتێنێ ئەڵێ من عیسام ئەیوە ناڵێن عیسا خوایە دەی من خواکەتانم ئێوە ناڵێن عیسا ئابوو ئیبن و ڕۆح القودسە ئێ من مەسیحم ئەڵێ من مەسیحی عیسام بەوە خەڵک هەڵە خەڵەتێنێ خوای گەورەش بۆی ئەم درۆی کە 2000 ساڵە بە ناوی ئەم عەبدە ساڵحە و کە عیسایە سەلامی خوای لێبێ ئەکرێ عیسای ڕاستەقینە ئێنێتە خوارەوە بۆ کوشتنی ئەو و پیشانی خەڵکی با کە ئەمە کەذابێکی درۆزنە و عیسا بوختانی وای نەکردو قسەی وای نەکردووە بۆ هیچ پێغەمبەرێ نەهاتۆ قسەی وا بکە هەموو پێغەمبەرەکان عەبدی خوا سەڵات و سەلامی خوایان لەسەر بێ بە عیساشەوە باش لە دوای عیسا بەڵایەکی کە ڕوو لە زەویەکە پێوتی یاجوج و ماجوج یاجوج و ماجوج چییە؟ خوای گەورە خۆیزانێ مەخلوقاتێکن ڕوو لە زەویەکەن ئەو لەسەر زەویە نایڵن ئەمەندە عەجیب و غەریبن تەنانەت خوا وحی بۆ عیسا نێڵێ عیسا ئینی قەد ئەنزەلت عیبادەن لی لا یەدانی بأحد لقتالهم فحرص عبادی إلی الطور ئەڵێ عیسا کۆمەڵی عەدم ناردووە نەچی بڵێ ئەمە جیهادە و ئەیان کوژمۆمانە کافرن و ئەمانە بە کەس لەناو ناچن خەڵک قات و قڕ نەکەی بڕۆن بۆ شاخە بەرزەکان خۆتانیان لێ پەنانە بچنە قەواکان و دەرگا لەسەر خۆتان داخەن ناتوانن بێنە ژوور و وڵاتان هەتا ئەم فیتنەیە تەواو بێ چنەوە ئەم مەخلوقێکن پیانەوتی یاجوج و ماجوج ئەمەش کاتی خۆیەوێ بە تەفسیل باسیکەین بەڵام مانەش تیا چن و لە ناوە چنە مەخلوقە غەریب و عەجیبە دوای ئەوە خەڵک خەوتووە چاوەڕێکە وەکو هەموو بەیانێک خۆر لە خۆر هەڵاتەوە هەڵبێ وەختێک گەردانن خۆر لەکوێوە هەڵدێ لە خۆر ئاوا ئیتر ئەمە نیشانە پشتکێنەکەیە یعنی عمری دنیا تەواو یعنی مرۆڤایەتی تر تەواو ئەوە خۆر لەکوێوە هەڵات لە خۆر ئاواوە خوا پەنامان بە کە خۆر لە خۆر ئاواوە هەڵات جا ئەمە چۆن لە خۆر ئاواوە دەیتر خوای گەورە خۆی زانێت ئەو ڕۆژەی کە خۆر لە خۆر ئاواوە هەڵات دەرگای تۆبە دائەخرێ هەزار جا بڵێ خوایە تۆبە لە کەسی قبوڵ ناکە هەزار جا شایەتمان بێنی ئیمانەکە و لێ قبوڵ ناکرێ گەر پێشتر کافر بووبی هەر ئەو ڕۆژەی کە خۆر ئاوا لە خۆر ئاواوە هەڵات بۆ عەسرەکەی یا بۆ نیوەڕۆکەی مەخلوقێکی غەریبی عەجیب هەر خوا لە قورئانە پێڵێ دابا بە کوردی خۆمان چییە؟ دابای پێڵێن ئێمە دابایەک لە ئەرزی مەکە لە لای حەرەمەوە لەو شاخەڕەقە دێتە دەرەوە لە عومریا مرۆڤایەتی شتی وای نەدیوە شتی و لەو دابایی نەدیوە لە هیچ مەخلوقێکی تر ناچێت لەم عەرزە چۆن هاتە دەر کەچی وەکو بەشەریش قساکات وەکو بەشەریش قساکە مۆرەیان لە ناوچەوانی خەڵکە بەر هەچ کەسێکێ مۆرێکی لێڵە تۆ کافری تۆ ئیمانداری تۆ موسڵمانی تۆ کافری ئەمەش یەکێکە لە دەنیشانە گەورەکە ناڵم شتەکان هەموو غەریبن ئەمانە ئەوە نییە کە عادەتمان پێوە گرتووە عیسا پێغەمبەرێ لە ئاسمان بێتە خوانەوە ئەم مەخلوقێ بێ لەسەر ئەرزە ناوی یاجوج و ماجوجە لە بەشەر نەچێ ئێوە بەشەرتان دیوە کە مرد مەڕ و ماڵات گۆشتەکەی بخوا
پێغەمبەر صلی الله علیه و سلم کە باسی یاجوج و ماجوج دەکات چی مەڕ و بزن هەیە هەموو قەڵەوە بێ لە گۆشتی یاجوج و ماجوج کاتێک وەکو ئێمە بەشەری لەم نەوعە نین کاکە مەخلوقێکی جیاوازە باشە لە دوای ئەمانە چییە بێ لە دوای ئەمانە یەک نیشانە ماوە یەک نیشانە نیشانە گەورەکەش چییە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی وآخر ذلك نار يخرج من قعر عدن ئاگرێک لە شاری عەدەنی یەمەن لە بنی قعری ئەو بەحرەکەیەوە دێتە دەرەوە ئاگرێکە بورکانی وا لەسەر زەویە قەت ڕووی نەداوە ئەوەی کە مەخلوقە لەسەر ئەرز هەموو دوورگەی عەرەبیە بێت چۆڵیکە سعودیەت و ئیمارات و قەتەر و بەحرەین و نازانم کوێ و سۆماڵ لەولاو کوێ تاکە پەناگەش بۆ ئەو خەڵکە کە ڕاکەن کوێ بۆ وڵاتی شامە ئەڵێ بەرەو فەلەستین بڕۆن بەرەو سەرەوە بەرەو سووریا بەرەو ئەوێوە ڕاکەن ئاگرێکە شتی وا لەسەر ئەرزا ئەوە کۆتاییەکەیەتی ئەم دەنیشانەیە ڕوویدا یعنی مرۆڤایەتی تەواو ئەی دوای ئەوە چییە بێ دوای ئەمە چییە بێ دوای پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ خەڵک لە خۆشگوزەرانیان ئاو هەیە خواردن هەیە ئەژین هەرەوە نازانن ڕۆژێکی جومعە لە ساتێکە کابرا کڕیار و فرۆشیار کوتاڵ ئەپێوێ بە مەترە بۆی ئاوە مەترەکەی بۆ کاوێ بیبڕێت نرکەیەک دێت ڕۆحی هەردووکیان دەرەچێ فریایەوە ناکەوێت بیبڕێت ئەفەرموێ کابرا پارووی بەرز کردوتەوە بۆ دەمی لەگەڵ ئەو زرمەیە ئەو نرکەیە هاو پاروەکە ناگاتە دەمی ڕۆحی دەرەچێ ئەفەرمێ کابرا کرێکارە چیمەنتۆکەی قوڕەکەی ئاوە بەرز کردوتەوە بیا لە دیوارەکە دەستی ناگاتە دیوارەکە ڕۆحی دەرەچێ ئەوەی پێی بوتێ ڕۆح لەبەر نەک لەسەر ئەرز لە هەموو گەردوونە بە یەک لەحزە ڕۆحی دەرەچێ اینجا ئەوە فوکردن بە کەڕەنایە بۆچی بۆ دەستپێکردنی ڕۆژی قیامەت اینجا خواڵێ ئەم ئاسمان و زەویەی کە ئێوە ئاوا لێتان ببوو بە شتێکی گەورە بۆ خوای گەورە هەر چۆن دروستی کرد بە کون فەیەکونێ بە کون فەیەکونێک ئەی پێچێتەوە بازاڕی مرۆڤایەتی و مەخلوقات و ئاسمان و زەوی هەر هەمووی ئەپێچرێتەوە کەس نامێنێ لەسەر ئەرزە چۆن ئاسمان ڕاخرا ئەپێچرێتەوە لول ئەکرێ بە هەموو ئەستێرەکانی ناویەوە مرۆڤایەتی بە یەک لەحزە هەر هەمووی ئەمرێت ئەمە ئەوەی کە خوا بۆ ئێمەی باسەکات ئەڵێ بەشەر ئەمەتان لە ڕێگایە ئەمە مەسیری مرۆڤایەتیە اینجا لە دوای ئەوە ئەبوو هورەیرە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت کە یەکێکە لە هاوڵانی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموێ لە ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم فەرمووی لە دوای ئەوە چلی پێ ئەچێ چلی پێ ئەچێ تافوو ئەکرێتەوە بە کەڕەنای دووهەمە زرمەی دووهەم دێ وتیان 40 ساڵ وتی نازانم وتیان 40 مانگ وتی نازانم وتیان 40 هەفتە 40 ڕۆژ وتی نازانم گوێم لە بیرمە فەرمووی 40 نازانم 40 چی چلی پێ ئەچێ مسافەی 40 بە دوایە فۆکرێ بە کەڕەنای دووهەمە لە کە فوکرا بە کەڕەنای دووەمە بارانێک لە ئاسمانە بارێنێ خوای گەورە بارانێکی خەستە وەکو ئاوی ئەتیادی نییە هەرچی ئینسانێک لەم سەر ئەرزەیە کە مردووە ڕزیوە بۆتەوە بەخۆڵ لە یەک خانەی کلێنچکەیەوە لە یەک خانەی دەبیندراوی بچووکەوە چۆن تۆ لە زەوی سەوزە بێ ئەڕوێ هەرچی مرۆڤایەتی هەیە هەر یەکەی لەسەر زەویۆ چێ بێت سەوزە بێ و ئەڕوێت بەرزە بێتەوە یێتەوە دەرەوە هەرچی کە خوا دروستی کردووە دێتەوە دەرەوە جا بابای کافر وەرە قەنەعەت بەمە بکە بابای کافر بە چاوی خۆی هەموو بەهارێک ئەبینێ ئەو عەرزە مردووە خوا بارانی بەسەرە ئەبارێنێ هەر هەمووی ئەنواعی گیا و مەخلوقات دێتە دەرەوە زیینوە بێتەوە بۆ هاوینی ژەی مرێنێتەوە ساڵی داهاتوش دروستیەکاتەوە هەموو ساڵێت چەند جاری ئەمرێنێ و زیینوێکاتەوە کەچی باوەڕ بۆ ناکە کە خوای گەورە میسانانی مران جاری کە چی لێ بکات زیینوی کاتەوە پیرە کافرێک سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم چوو ئێسقانێکی ڕزی لە گۆڕستانەکە هێنا زۆر بە بێئەدەبانە و بێشەرمانە ئافڕیا بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم تیایی محەممەد زۆر بێ ئوسلوبێکی ناشرین دایک و باوکم بە قوربانی ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم
بەئەدەبێکەوە بەینێکەوە دانیشت بوو لە لای حەرەمی مەککە تیای محەممەد من یحیی العظام وهی الرمیم پێم بڵێ کێ ئەم ئێسکە ڕزیوە جارێکی کە زینگووە کاتەوە کێ هەیە بتوانێت ئەم ئێسکە ئاوە ڕزیوە پوکاوەتەوە ئەمە زینگ و کاتەوە پێشەوەی پێغەمبەر صلی الله علیه وسلم جواب باتەوە خوای پێغەمبەر صلی الله علیه وسلم ئاەتی ناردە خوارەوە پێی فەرموو چی قل يحييها الذي أنشأها أول مرة وهو بكل خلق عليم محمد پیان بڵێ ئەوەی یەکەم جار دروستی کرد ئەوەی یەکەم جار تۆی لەو قوڕە مردووە لەو خۆڵە مردووە کرد بەم بەشەرە کە قسە ئەکەیت کە بیرەکەیتەوە کە هۆشە هەیە لەو مردووە تۆی کرد بەم زیندووە جارێکی کەش کە تۆی مران هەر ئەوە زیینگ و دەکاتەوە داماو باشە جاری یەکەم توانی تۆ دروستکە بۆ ناتوانێت جاری دووەم تۆ دروستکاتەوە آخر یەکێ بتوانێت یەکەم جار دروستکە بۆ ناتوانێت جاری دووەم دروستکاتەوە بەشەر بۆ ئەمن دەلاساری بۆ من لە جیڕێ لە ئاستی خوایەکەیت پێی وایە ئەم دنیاە هەمووی بەگاڵتە و گەب دروست بووە پێی وایە ئەم دنیاە ساحێبی نییە با پێتان بڵێم هەرچی ئەوەی کە باوەڕی بە قیامەت نییە مۆزوعەکە قیامەت نییە ئەسڵی مۆزوعەکە وێ ئیمانی بەبوونی خوا نییە ئیمانی بەدەسەڵاتی خوا نییە ئەگەر یەکێ باوەڕی بەخوا و بەدەسەڵاتی خوا هەبێ ئەزانێت کە ئاوا لەو عەبدانە ناگەڕێ مەلعونێکی ملهوڕی زاڵم کە ملیۆنان خەڵکی کوشتووە ظڵمی لە عالەم کردووە لەگەڵ زەلامێکە وەکو پەپولە لە ژیانە ژیابێت زەرەری بۆ کەس نەبووە هەردووکیان ببنەوە بە خۆڵ و تەواو هەر بۆ گاڵتە و سوعبە دەمە دروست کرابوو نەبەخوا ئەم دنیاە خاوەنی هەیە گوڵە جوانەکانم لەبیرتان نەچێ کورە خوایەکی هەیە بەرنامە ڕێژی بۆ کردووە بۆ ئەم نیشانانی کۆتاییم بۆ باسکردن لەبەرەوەی وا نەزانن دنیا لە خۆیەوە بە هەوان تا ئەڕوا بەڕێوە کورە 1400 ساڵ لەمە پێش پێغەمبەر صلی الله علیه و سلم پێوتون چی ڕوو ئەدا کەواتە بەرنامە ڕێژی هەموو دنیا کراوە بەپێ ئەو بەرنامەیە زەوی ئەڕوا بەڕێوە مرۆڤایەتی بەپێی بەرنامەی خوا ئەڕوا بەڕێوە هەرچەنە ئەم ملپان و ملهوڕانە دێن ئەیانێ ئێمە فریودەن و لاماندەن پێمان بڵێن دنیا بێ ساحێبە ئادەی چەند ژیای ڕابوێرە گەنجە جوانەکان بەمانە هەڵ نەخەڵەتێن ئەم شۆ چۆن لە ماڵی خوایە کۆبوونەتەوە لێرەیە هاتوو نەزانن خاوەنتان هەیە ئەزانن لێپرسینەوەتان هەیە ئەتانوێت لە بەردەمی خوای خۆتانە عەبدایەتی خۆتان بۆ خوا دووپات بکەنەوە لەبیرتان نەچێ بە بەرنامە ئەچنەوە بەردەمی خوا هەر هەمووتانی یەک بەیەک ئاوە وازانن خوای گەورە ئاوە بە کۆمەڵ دامانەنێ محاسەبەمانەکە ئەفەرمێ وەکولکم ئاتیه یەومە القیامەتی فەردە هەر یەکێ لە ئێوە بەتەنیا چێتەوە بەردەمی خوا چۆن بەتەنیا چینە قەبرەکانمان ڕۆژی قیامەتیش بەتەنیا چینەوە بەردەمی پەروەردگارمان یەک بانگمانەکە بە ناوی خۆمان ئەڵێ ئاوەرە فڵانی کوڕی فڵان لەشم مای تێ عەقڵم مای تێ هۆشم مای تێ دنیام بۆ تەخت کردی هەوام بۆ دروست کردی ئاوم بۆ دروست کردی دنیام بۆ ڕاگرتی خێزانم پێدا بووی هۆشم مای تێ معریفەتم هەرچی پێویست بوو لەم دنیا بۆم فەراهەم کردی پێغەمبەرم بۆ ناردی کتابم لە ئاسمان بۆ دابەزانی ڕێگەی ڕاستم پیشان نای پێم وتی ئەمە ڕێگەی بەهەشتە ئەمە ڕێگەی جەهەنەمە هەرچی شت هەبوو بەم پێغەمبەرەیان بۆ تۆم نارد بە قسەت کرد بە قسەت کرد چی جوابی خواییتەوە دە هەر یەکەو بەخۆی بڵێ بە قسەی خوام کردووە بە قسەی پێغەمبەرم کردووە صلی الله علیه وسلم دەوەرن گوڵە جوانەکان ئەم مەسجە جوانەی کە خوای گەورە بۆ ئێمەی ناردووە کە پێوێتێ قورئان ئەمە خالق و بەدیهێنەری هەموو ئاسمانەکان بۆ من و تۆی ناردووە ئەم معلوماتەمان هەموو لێرەیە بۆ باسەکات ئەمە بەرنامەی ژیانمانە ئەڵێ عەبدەکانم وەرن لەسەر ئەم بەرنامە و کەتەلۆکە بڕۆن کە من بۆم دروست کردوون من خاوەنی ئێوەم من ساحێبی ئێوەم من ئێوەم دروست کردووە من ڕزقتانێم ئەشگەڕێنەوە بۆ لای من کورە مەبن بە عەبدی خەڵکی تر کورە بتودار و بەد مەپەرستن کورە قەبر مەپەرستن هەوا و دار و شاخ و کانی و دێو و درنج مەپەرستن شێخ و مشایەخ مەپەرستن مەلیک و پاشاکانتان مەپەرستن ئاغاکانتان مەبەرستن بە شەرێکە گۆشت و خوێن و ئێسقانەوەکو خۆت مەیکە بەخوا عەبدی من بە من خاوەنتم ئەوانیش بە شەرن وەکو تۆ ئەوانیش بە ڕوت و قوتی بە سەرپەتی بە پێپەتی دێنەوە دیوانی خوا حاشا لە تۆ ئەکەن لە قیامەتە ئەڵێ خوایە خۆی وای کردو من پێم نەوتوە تۆ ژەڵی خوایە درۆکە ئەو منی هەڵخەڵەتان نەبا نەگەی بەو ڕۆژە وەرەوە ببە بە عەبدی خوا وەرەوە لای خاوەنەکەت
وەرە ئەو خوای کە ئەم عەرز و ئاسمانەی دروست کردووە کە ژیان و مردنێ بەدەست ئەوە کە ڕزق و ڕۆزی و بەدەست ئەوە کە حساب و کتابیش هەر لە بەردەمی ئەوایە بگەڕێرەوە بۆ لای بڵێ خوای گیان ئیرادەی تۆیە من لەم زەمانەیە خوڵقانووە کۆتای میلەتانین بنکڕەکەین لەم ئاخر زەمانەیە فیتنەکان وەکو دەریا شەپۆ لەدەن خوایە منیش ئاها هاتوومەتە ماڵەکەی تۆ پەنام بە تۆ گرتو خوایە گومڕام نەکەی پەروەردگارە داوا لێکم هیدایەتم بی لە خوا پارەرۆ کە خوا بەرچاو ڕۆشنکە گەنجە جوانەکان لە شتێکا کە دوو دڵ بوویت مامۆستایە قسەیەکەکایکی کە قسە ئەکا کە زۆر دوو دڵ بووی بچۆ دوور کە عادلێش کە بڵێ خوایە خۆت هیدایەتم بی کە خەڵکانێک بۆ لایەک ڕایان کێشای کۆمەڵێکی ژوتیان نا تۆ وەرە بۆ ئەملا نەچی بۆ لایوانوانە پیاوی خراپن وەرە لای ئەملا چۆ دوور کە عادلێش کە بڵێ خوایە خۆت هیدایەتم بی هەموو شتێکە بگەڕێنەوە بۆ لای خۆ بزانە خوا چۆن ئەم دنیاوە بۆ ئاوە تەختەکە زانە چۆن دنیا و چۆن بەرچاو ڕۆشنت دەکا ناڵێ بکەویتە چاڵ و چێڵێەوە سیقە بەم و بۆ مەکە سیقە بە خالیقەکە و بکە ئەدەوێت ڕێگەی ڕاست دۆزی تۆرە فێریە قورئانە بە کەتەلۆکی ژیان هی ئاسمان چۆن دروست بووە ئێمە ئیسا لە کوێین بۆ کوێ ئەچین ئالێرەیە هەرچی ئەوانەی باسی ئەو درۆ دەلەسانەمان بۆکەن با پیرە گەورەکانمان مەیمون بوو کە مردی زیینگو نابیتەوە بۆ خۆت ڕابێرە و کاکی برار خۆیان ئین یەتەبیعون ئیلا الظەن وما تهوى الأنفس بەس شوێن گومان کەوتون بەس شوێن هەوا و ئارەزوەکانی خۆیان کەوتون ئاخر بابای ظاڵمی کافر کاکی برا تۆ پێی بڵێ قیامەتێ و لێپرسینەوەیە ئاخر موڵکەکەی ئەوە کەوێتە خەتەرەوە ئاخر دەسەڵاتەکەی ئەوە کەوێتە خەتەرەوە کە بڵێ لێپرسینەوە هەیە و قیامەت هەیە تۆ بڵێ زوڵم مەکە بڵێ خوایەکی کەت هەیە ئەو خەڵکی هێناوە بۆی ئەو بپەرستن لەبەرەوە پێی قبوڵ ناکرێ ئاخر بازرگانە قۆڵبڕەکان ئیتر بازاڕیان نامێنێ آخر لەش فرۆشەکان بازاڕیان نامێنێ آخر عرق فرۆش و تلیاک فرۆشەکان بازاڕیان نامێنێ کە بازاڕی دین هاتە پێشەوە چونکە ئەزانێت تۆ بۆیان هەڵدا خەڵکی بۆیە دوژمنایەتی من و تۆکەن بۆیان ئەو گەنجە جوانانە فری و بن لە ڕێگەی قورئانەکە لایەن بن لەبەرەوە گوڵە جوانەکانم وەرنەوە بۆ دیوانی خوا بگەڕێنەوە بۆ ڕێبازەکەی ڕەسوول الله صلی الله عليه وسلم بزانن لە قەبرا تەنها سێ پرسیارتان لێکرێ خوات کێیە پێغەمبەر و پێشەوە و مامۆستاکە و کێ بووە بەرنامەی ژیانت چی بووە بەدە و سێ پرسیارەیە لە غەیری خوا کەس مەپەرسە مەبە بە پیاوی کەس غەیری ئەڵڵا لە غەیری ڕەسوول الله کەس مەکە بە مامۆستا و پێشەوای خۆت و ملی بۆ بشکێنیت مل بۆ کەس مەشکێنە مل بۆ ئەو دینەی ڕەسوول الله بشکێنە خۆت لە پێناوی ئەوەیە بڕەتێنە عمری خۆ بۆ خزمەتی دینەکەی ئەو سەرفکە چونکە لە قەبرا پرسیاری ئەول لێ ئەکرێ لە قەبرا پرسیاری هیچ کەسی کە لێ ناکرێ لە غەیری ئەو قورئانە شوێن بەرنامەی درۆ دەلەسەی ئەو مەکەون کورە کاکە شوێن لیبراری و دیموکراتی و ئیشتراکی و سۆژیالیستی و ئەمە مەذهبی چی و ئەمە دینی چی و ئەمانە هەمووی درۆ دەلەسەیە بگەڕێنەوە بۆ قورئانەکەی بەرنامەی خوا ڕزگاربوونی مرۆڤایەتی بەس لەو قورئانەیە ڕزگاربوونی مرۆڤایەتی لە شوێن کەوتنی محەممەدی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم ئادەی پیاوێکم لەسەر ئەرزا بۆ بدۆزنەوە یەک لەسەر ملیۆنی پێغەمبەری خۆمان ڕاز بوو بێ لەگەڵ میلەتی خیانەتی لە میلەت نەکرد بێ ئەم پیاوە بەڕێزە سەیری ژیانی کەن لە عمریا قسەیەکی نەکردووە نەسیحەتێکی میلەتی نەکردووە لە پێشا خۆی جێبەجێی نەکرد بێ نەیوت تۆ شتێن مەکەن و خۆی بچێ بیکە هەرچی ئەوانەی لەم سەر ئەرزەیان نەسیحەتی خەڵکەکەن سەرۆکی حیزبەکان و نازانم پێشکەوت و خوازەکان و ڕووناکبیرەکان و چی و چی هەرچی قسانی بۆ میلەتێکن لە سای یەک و دووی لە خۆیانە جێبەجێ ناکەن خەڵک هەموو تفونالەتیان لەگەڵ ئەم درۆزنانە کێن یەک درۆ لە ژیانی پێغەمبەرەکەی ئێمەیان نییە یەک درۆ نە پێش پێغەمبەرایەتەکەی نە دوای پێغەمبەرایەتەکەی هەموو ژیانی ڕازگۆیەتی بووە ئەی هەوار یعنی معقولە ئەم هەموو ژنەی هەبووە لە ماڵەوە خێزانی هەبووە کەسوکاریە بووە هەر هەمووی لێ گێنەوە لە شەو تابانی سەری لە شەو نوێژا گریاوە لە ترسی خوا ئەفەرمێ خات و عایشە مانگ سێ مانگ بە ئاسمان و کامل بۆ لە ماڵی منە ئاگر نەکراوەتەوە ئەیان و ئەی بەچی ژیانەی بە ئاو خورما تەماعی دنیای نەبوو بۆ دنیا هەوڵی نەئەیە شەو و ڕۆژ خەڵکی بۆ ڕێگەی خوا بانگ ئەکرد بۆ ڕزگاری ئەم میلەتە من و تۆ 1450 ساڵ دوای ئەوین کەچی پێمانەڵە چیت لە پێشە چی بەسەرا دێ باسی ڕووداوەکانی ئەمڕۆمان بۆ ئەکا ئەڵێ ئاگاتان لە خۆتان بێ ئوممەتەکەم با بەرەو ئاگرتان نەبن هەڵ نەخەڵەتێن بەو ساختە چی و ماساوچیانەی کە خەڵک بانکەن بۆ ڕێگەی جەهەنەم صراط المستەقیمەکەی خوا بەرمەدەن ڕێگەی ئیسلام بەرمەدەن درێژم دا بە قسەکانم بەڵام لە کۆتاییە لە خزمەت جەنابتاناڵێن برایان نەکبەت و سەرگەردانەوەیە
ئەم شەو پیرۆزانی بەسەرا تێپەڕێ و خوای لە خۆی ڕازی نەکرد بێ کورە نەکبەدەوەیە ئەم مانگی ڕەمەزانە پڕ خێر و بەرەکەتی بەسەرا بڕوە خوای لە خۆی ڕازی نەکرد بێ خوا چەند کەس پار ئالێرە لەگەڵ ئێمەیان نوێژیان نەکرد ئەم ساڵ لەگەڵمانە نەماوە ئەخر کامتان گرنگی ئەوەتان وەڵڵاهی شەوانە سەی ئێوە ناکەم کە عەمدی خواکەن زۆر تالیبی ئەوانەوانی کە بۆ تەعەزیەکان کابزانم وەڵڵاهی پیرێگە بینی و دوو گەنجە بینی پیرێگە بینی و دوو گەنجە بینی خۆنی کە گەنجەمرێ بە حادیثە و بە ڕوودا و بە نازانم چی خۆ کاکە ئەم عومرە عیلاقی بە گەنجێتی شتەوە نییە گەنجە جوانەکە کورە واز لە ڕەفتاری پیس بێنە واز لە فێڵی شەیتان بێنە واز لە کردەوەی خراپ بێنە واز لە پاروی حرام بێنە دەبگەڕێرەوە دیوانەکەی خوا هەر ئەم شەو لە بینی خۆت و خوات تۆ بەیکی ڕاستەقینە بکە هەرچی ئەو ڕقم مۆبایلانەی هی ئافرەتی حرامە نامەحرەمە دەلم بیسڕەرەوە لە مۆبایلەکەتە بیسڕەرەوە لە فەیسبووکەکەتە تۆ ئالی مزگەوتی عیبە قسە لەگەڵ ئەم و ئەوە بە حرامی بکەیت عیبە قسە لەگەڵ شەرف و ناموسی خەوا بەنیوە شەو بکەیت گەنجە جوانەکان ئەم بەڵایی کە لە گیرفانتانە گوێی پێ لە قورئان بگرە لە وتارێکی باش پێ بگرە بەس حرامی پێ ببینە بەس حرامی پێ ببیسە بەس کاری حرامی پێ ئەنجام بە تۆبە بکە تۆبە چی خراپ هەیە لە گیانتان لە دڵتان لە مێشتان لە مۆبایلەکەتان لە گیرفانتان دەبیسڕەنەوە تۆبێ بکە یەکجاری کەس زامنی بۆ نەکردووی سبەینێ بژیت کەس زامنی نەکردووی بگەیتە ڕۆژی جەژن یەکجار بگەڕێنەوە ئەو خوشکانی کە گویان لە دەنگما کچە جوانە تازە پێگەیشتوەکان لە خوا ترسن جوانی خۆتان عەرز مەکەن بۆ ئێوە گەنجانە فری بخۆن ئەگەر ئێوە خۆتان ڕوود نەکەنەوە گەنجەکانیش نان بەردەمی مەکتەبی کچان بگرن ئەگەر ئێوە داپۆشراو بە حیا حورمەت بدن گەنجەکانیش دێن فێری مزگەوت دەبن نان لە سەرجادەکان بۆ ئێوە بۆستن ئەو کوڕەی کە سەیری تۆ ئەکات نەزەرێکی حرامی بۆ نووسێ بەزە و ئافرەتەی کە خۆی ڕوت کردوێتەوە خۆی ڕازاندوێتەوە چێتە ناو بازار سەعاتێ لە بازارە بێ هەتا دەگەڕێتەوە ماڵەوە 2000 کەس سەیری کردووە 2000 نەزەڕی حرام بۆ تۆ نووسرا تۆ بووی بەمایەوەی 2000 گەنج سەیرێکە بگەڕێن و تۆبە بکەن کاکە ئەو جوانەی تۆ پێ نازیت ناترسی کە تەباخەکە و داگرسان غازەکە بە دەم و چاو تا بتەقێتەوە دەم و چاو بسووتێ ئەم جارە مەمنون بی بە نیقابیش دەم و چاو داپۆشی تا ساخی ئەو گەنجێتی و بۆ دین بەکاربێنە بۆ ڕەزامەنی خوا بەکاربێنە دوایی کە پیر بوویت کە هیچ تیا بەسەر نەما خوا تۆی بۆ چییە ئەم جوانێت تاتوانی بەهەشتی پێ بکڕی ئەم گەنجێتی و هێز و توانای ئەمڕۆ تاتوانی خوای پێ لە خۆ دڕازیکەی ئەمڕۆ تۆبە بکە و بگەڕێنەوە بگەڕێنەوە فرسەتە فرسەت تۆبە بکەن هەر لەم شەوەیە هەر یەکە لە سوچێکا بۆ خۆی نیو سەعات بۆ خۆت دانێ دوور کەعەت بکە لە سوژدەیان لە خوا پارێنەوە بڵێ خوای وەعد تەواو ئیتر ئەو وازم لە هەموو تاوانەکان هێنا ئەی حرام خۆرەکان کە لە دوکانەکە تا پڕێتی لە شتی حرام ئەو تاجری کە فێر بووی هەرچی کاڵات هەیە فرۆشی بە سوێنی حرام ئەیفرۆشی بۆی تە مزگەوتەوە بۆیە حەج و عەمرەی پێەکەی بە حرام چۆن خوا عیبادەت لێ قبوڵەکە کەی دوعا بەرزە بێتەوە بە پاروی حرام دەبڕۆ قەرار بە لەگەڵ خوای تر حرامەکە مەهێڵە لە دوکانەکەتە تۆبە بکە لە بینی خۆت و خوایە مەعاشی حرام و پاروی حرام و کاسبی حرام مەهێڵە لە ماڵتە بڕۆ کاسبێکی حەڵاڵ کە 2 پارو بخۆی لە 10 پارو باشترە 2 پاروی حەڵاڵ لە 10 حرام باشترە کەس لە حرام تێری نەخوارد ئاوی سوێرە هەتا بیخۆیتەوە خراپتر تین و دەبێ کاری حرام ئاوی سوێرە هەتا بیکەی خراپتر تین و دەبێ بەس بە حەڵاڵ خوای گەورە دنیای لە حیمە حرام نەکردووە ئەڵێ بڕۆن بژین ڕابێرن بەس بە حەڵاڵی قل من حرم زينة الله التي أخرج لعبادي والطيبات من الرزق أي محمد بيان برو رزق جوانا كان إخوة حرامكن گەنجە کار خواوتێتی بڕۆ ژن بێنە بە حەڵاڵی نەیتۆ شۆ شەرف و ناموسی خەڵکەوە والله پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموێ ئەو کەسەی ئەوە بە چاو سەیری ناو ماڵی یەکێکە لەسەر دەرگاوە لە کونی دەرگاکەوە سەیری ماڵی یەکێکەکە لەو کاتەیە ئەگەر بە چەقۆ چاوی دەربێنی گوناح لەسەر نییە سەیری شەرف و ناموسی خەڵک مەکە کاکە دوای ئابڕووی خەڵک مەکەوە دوای سبەینێ خەڵک دوای ئابڕووی تۆ کە خوای گەورە حیا دەبا کاکە ئەمڕۆ تۆ پاروی حرام خەڵک هەڵە خەڵەتێنی پاروی حرام ئەخۆیت سبەینێ دێن خوای گەورە ئەو پارو حرامە لێکا بە ئاگر ژن و مناڵ هەمووی تووشی دەرد و سەرەتانە بێ وازی لێ بێنن بگەڕێنەوە لای خوا با بە بارێکی سووکۆ بچینەوە بەردەمی خوا خوای گەورەش بە ڕەحمە بەخوا بەس بڵێ تۆبە وعد کە لەگەڵ خوایە خوش ڕێگاکە بۆ ئاسانەکە جادەکەشی بۆ قیرەکە یارمەتیشت دەیان لە کۆتاییەکەیان
دەستی نزااو بەرزەکەینەوە بۆ لای پەروەردگارمان لەم شەو مبارەکەیە لەم کاتە مبارەکەیە لەم سەیەکی ئەخیری شەوەیە داوا لە پەروەردگارمان لە خالقی تاک و تەنیامان لە دروستکەری عەرز و ئاسمانەکانەکەین کە غیری ئەو کەسی کە ناپەرستین ئەڵین پەروەردگارە داوا لێەکەین بەوەی کە لە غیری تۆ کەس ناپەرستین بەوەی کە هیچ شەریکێ بۆ تۆ پەیان ناکەین داوا لێەکەین کە بەوەی کە لە غیری تۆ عەبدایەتی بۆ کەسی کە ناکەین بۆیە با داوا بەس لە تۆ ئەەکەین داواکانمان ئاڕاستەی تۆ ئەەکەین و غیری تۆ کەسی تر نا یا ڕەبی داوا لێەکەین لەم کاتە مبارەکەیە کەسمان نەچینە دەرەوە لەم ماڵی تۆ کە هیچ گوناح و تاوانێکمان پێوە مابێ یا ڕەبی پەروەردگارە قەڵەمی عەفو بەسەر هەموو تاوانەکانمانە بێنی گەورە و بچووکی نهێنی و ئاشکرایی ئەوەی پێشتر ئەوەی دواتر ئەوەی لە بیرمانە ئەوەی لە بیرمان چووە یا ڕەبی خوایە لە هەر هەمووی خۆش بین یا ڕەبی بۆ تۆ کون فەیەکوونێکە لە گوناحەکانمان خۆش بی یا ڕەب العالەمین خوا هیدایەتی ئەو گەنجە جوانانە بی یا ڕەب العالەمین دڵەکانیان پاراوکەی بیانکەی بە خزمەکاری قورئان بیانکەی بە خزمەکاری دینەکەی خۆت بیانکەی بە شوێنکەوتوی ڕەسوول الله صلی الله عليه وسلم خوا لە گومڕایی ڕزگاریان کەی لەسەر لە شێوایی ڕزگاریان کەی بیانێنی تۆ بۆ دینەکەی خۆت یا ڕەب العالەمین خوای گەورە وامان لێ بکەی بۆ ئیسلام بژین بۆ ئیسلام بمرین لە خۆشی ئیسلامە لە ژیانی ئیسلامە لە بەرەکەتی ئیسلامە ئێمە بژین یا ڕەب العالەمین هیدایەتی مناڵەکانمان بی خێزانەکانمان بی کچەکانمان هیدایەت بی خێزانەکانمان هیدایەت بی دایکمان خوشکەکانمان هیدایەتیان بی کە بەرەو شەرەف بەرەو ناموس بەرەو حورمەت بەرەو دین بەرەو داپۆشرایی بەرەو ڕزامەندی پەروەردگار بڕۆن یا ڕەب العالەمین خەڵکینە بەڕاستی تا هاتوومەتە ئێرە چەند نەفەر توخوا نامەی نادۆ داواکەڵە دەخۆشمانێ دوعای خێرمان بکەن نەخۆشی و دەرد و بەڵا ئێجگار زۆر بووە توخوا لە ناخی دڵتانەوە بە پڕی بۆ خوای گەورە پاڕێنەوە بەڵکو خوای گەورە ڕەحمیان پێ بکە کە خوای گەورە شفایان بۆ بنێرێ حاجێکی خەڵکی ئەم گەڕەکە وەزعێکی زۆر بێتاقەتیە کوڕەکەی داواکەڵە توخوا پیان بڵێ با دوعای خێرم بۆ بکەن دوو مناڵ نەخۆشن لە وەزعێکی زۆر خراپە عەمەلیاتیان بۆ کراوە لە خەستەخانە داواکەن ئەڵێن توخوا دوعای خێریان بۆ بکەن وەڵڵا لە کەلار و جوابیان ناردووە نەخۆشیانەیە ئەڵێ توخوا بە ئەهلی ئەو مزگەوتە بڵێن دوعای خێرمان بۆ بکەن یا ڕەبی داوا لێکەین بە ئیسم العەظەمی خۆت بە هەموو ناوە پیرۆزەکانی خۆت هەر هەموو دەستی نزات بەرزەکەینەوە بەلای تۆ یا ڕەبی خوایە بۆ ئەو نەخۆشانە و بۆ هەچ کەسێکە کە نەخۆشی هەیە بۆ هەچ کەسێکیش کە خۆی نەخۆش و ئالێرەیە یا ڕەب العالەمین لەم شوایە شفای عاجلمان بۆ بنێری یا رب العالمین شفای بێ کە نەخۆشی بەدوایە نەیتر یا رب العالمین داوا لێ ئەەکەین هەچ کەسێ نەخۆشێکیە ناڕەحەتێکی لەو ناڕەحەتی و نەخۆشی ڕزگارێکی یا رب العالمین وایە قەرزی قەرزارەکانمان بۆ بیتەوە یا رب العالمین حەج ماڵ و خێزانی کێشەی تیا کێشەکەی بۆ حەلکەی شەرەف و ناموسمان داپۆشراوکەیت ئابڕوومان نەبی لە دنیایە بە ئیمانەوە بە عاقبەت خێری بگەڕینەوە بۆ دیوانی تۆ أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وصلى الله وبارك على النبي الأمي محمد وعلى آله وصحبه أجمعين سبحان رب العزة عما يصفون وسلام على المصفون وسلام على المرسلين والحمد لله رب